بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز سڵاوی خوای گەورەتان لێبێت لە بەرنامەیەکی دیکەی تەدروستی لە خزمەتتانم بۆ قسەکردن لەبارەی یەکێکی دیکە لە نەخۆشە زۆر باوەکان کە ئەویش بریتە لە بەرزەپەستانی خوێن یاخود زەخت کە لەناو هاوڵاتیانە باوە. ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم بە کورتی باسێک لە زەختەکەین بزانین. دڵنیام ئێوە زۆرینەتان ئەپرسن لەوەی کە هۆکاری چییە، چی بکەم بۆی توش نەبم، چ کاتێک تەشخیصەکرێ و چ کاتێک بە کەسێ وتری ئەم کەسە توشبووی زەختە و پێویستی بە دەرمانە ئەگەر زەخت چارەسەر نەکرێ، کۆنتترۆل نەکرێت، چی گرفتێ بۆ نەخۆش دروستەکە و ئایا چارەسەری هەیە یاخود پێویستە هەتا ماوە و کەسە دەرمان بەکاربێنێ و بۆچی هەندێک کەس کۆمەڵە دەرمان بەکارهێنێ دوای ماوەیەک پێویستی بە دەرمانی زیاتر و زیاترە بێ. هەموو ئەمان لەگەڵ بەڕێز دکتۆر هەرێم کەریم پزیشکی پسپۆڕی نەخۆشی هەناویەکان و لە هەمان کادا پسپۆڕی وردی نەخۆشیەکانی سنگ و هەناسەدان. کاک دکتۆر بەخێر بیت. زۆر سوپاس بژیت. کاک دکتۆر ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەین، زەخت چییە؟ بەرزەپەستانی خوێن ئەم نەخۆشی کە خۆتە زانی لەوانەیە عائیلە نەبێت، ماڵ نەبێت، نەخۆشێکی تێدا نەبێت بە تایبەتی بە تەمەنەکان کە توشبووی زەخت نەبێت. چییە و هۆکاری چییە؟ هەر لەو هۆکاریشەوە پۆلێنێکی مامۆ بکەیت. بەڵێ. نەخۆشی زەخت نەخۆشێکی زۆر بەربڵاوە بە تێگرایی لە ویلایەتە ئەمریکەکان، یعنی لە ویلایەتی ئەمریکا ساڵانە 86 تا 100 میلیۆن کەس تەشخیص دەکرێن بە نەخۆشی زەخت. زەخت یاخود بەرزەپەستانی خوێن کە با بڵێن لەگەڵ تەمەنە ئەگۆڕێ، بەڵام بە شێوەیەکی عام لە 14 بەنەوە لە خەڵکە ناو خەڵکە عباوە خۆی 140 بەنەوەتە خۆشت ئەزانیت پێ ئەوتێ زەخت یاخود بەرزەپەستانی خوێن. دیارە ئەمە بە گوێرەی تەمەن نسبەتێک ئەگۆڕێ لەگەڵ خەڵکشانی تەمەنات تۆزە زەخت بەرزتر ئەبێتەوە لەو کەسانەدا. بۆ مەسەلەی پۆلێنکردنی بەگشتێکرێ بە دوو جۆرەوە. جۆر یەکەمیان کە پێڵم پرایمەری یاخود هۆکارێکی وای نییە، یاخود بە ئینگلی تۆبیەکەی پێوت ئیسێنشڵ هایپەرتێنشن، واتە ئەو کەسە ئەچێ بۆ لای دکتۆرەکە یاخود دکتۆری باتین، دکتۆری قەلبیە بێ، دڵ بێ، هەموو جۆرە فەحسێکی بۆەکە هۆکارێک نادۆزێتەوە. ئەمە پێوتێ جۆری یەکەم کە لە ساڵ 90 بۆ 95 نەخۆشەکانمان لەم جۆرن، واتە هەموو فەحسەکانی پاک دەرەچێت. تەنها ئەمەیە لەواچێ پێشینەیەکی خێزانیان هەبێ ئەم نەخۆشانە، یاخود هۆکاری تر هەبێ بۆ ماوەی کە تووشی بەڵێ تووشی ئەم زەختەی کردبێ. جۆرەکەی تریان کە پێڵەن سەکەندەری، واتە هۆکارێکی سانەوی هەیە بۆ بەرزبوونەوەی زەختی نەخۆشەکە یاخود بەرزەپەستانی نەخۆشەکە. هۆکارەکانیش زیاتر لە خۆیە بینێتەوە لە گورچیلە، با بڵێن سزبوونی گورچیلەکان، کیفرەکیسی گورچیلە، یاخود بەردێک ئەگەر بەردەکە بوو بێتە هۆی گیرانی بۆری حالوب، نەکرد بەردێکی ئاسایی نابێتە هۆی زەخت بەڕاستی. هۆکارەکانی تر کوێرە ڕژێنەکان لەوانە نەخۆشەکانی کوێرە ڕژێن، غودەی دەرەقیە، نەخۆشی کۆرتیزۆن، ئەوەی پێڵن کوشنگ، بەرزی ئەلدۆسیرۆنە، کامانە هەمووی هۆرمۆناتن لە جسمی ئینسانە، ئەبێتە هۆی جۆرێک لە زەخت، بەرزبوونەوەی زەخت بە شێوەیەکی سانەوی، واتە هۆکارێک هەیە. هۆکاری تریش زۆرە، مەسەلەن لەوانە قەڵەوی، مەسەلەن هۆکارەکانی تر بەکاری بێنی لەوانە دەمارەکانی خوێن، ینی خوێنبەرەکان تەسک بۆنەوەی شاخوێنبەر بێ یاخود هەوکردنی خوێنبەرەکان. لە هەمان کاتە بڵێن تەمەنیش یەکێکە لەو هۆکارانی کە توشبوون بە زەخت ئاسانترەکە. بالضبط لەگەڵ هەڵکشانی تەمەنە هۆیەکە لە هۆکارەکان بەڕاستی. ئێمە دوای مەجال بوو دێنە سەر ئەو هۆکارانەی کەوا لە زەختەکە مەترسی زیاتر لەسەر نەخۆش دروستەکە تووشی زەخت بێت، لەوانەیە بۆ جۆرە باسی بکەین باشە. بە پۆلێنکردنەکە بەم جۆرەیە. جۆری یەکەمیان کە هۆکارێک نادۆزێتەوە دکتۆرەکەی ئەو نەخۆشە کە لە سا 90 بۆ 95 نەخۆشەکانمان ئەگرێتەوە. جۆری دووەمیان کە لە سا 5 بۆ لە سادە عین نسبەتێکی زۆر کەمە. بەڵێ هۆکارێک ئەبینرێتەوە، لەوانەیە ئەم هۆکارە بتوانێت چارەسەر بکرێ و زەختەکەی کۆنتڕۆل بێ، لەوانەش ئەم هۆکارە هەر نەتوانرێت چارەسەر بکرێ بەڕاستی لە هەندێک لەو نەخۆشانەیە. زۆر باشە کاک دکتۆر، باست لە داتایەک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەم داتایە لەوانەیە لە کوردستان داتای کەوتۆ لە بەردەستان نەبێ، بەڵام بەپێ ئەزمموی جەنابەت هەستەکەی کە کوردستان و عێراقیش یەکێک بێ لە وڵاتانی کە ژمارێکی زۆری تیابێت. بەتاکید ئەمە کە ئەمە ویلایەتە ئەمریکەکانینەوە بە نمونەی بە تێگرای نسبەتێک کەمتر و زیاتر لە هەموو وڵاتی بۆ جۆرەیە لە ڕاستیا بڵێم. بەڵام لێرە لەبەرەوەی کە بە شێوەیەکی داتا ئینترینیە لە ناو کۆمپیوتەر، لەوانەیە هەر کەسە لە عیادات و لە نەخۆشخانەکان بە شێوەی فایلە ناتوانین ئەو وردە داتایەمان دەست بکەیە بەڕاستی لەسەرەوە. زۆر باشە کاک دکتۆر، لەوانەیە لە ڕووی نیشانەوە نیشانەیەکی زۆر دیاریکرا و تایبەتی نەبێ، بەڵام هاوڵاتیان زۆر ئەپرسن لە نیشانە، لە زەخت نیشانەی چییە؟ بەڵێ خۆی لە حەقیقەتان لە ناو تێکسبووکەکان بگەڕی نیشانەیەکی وای باز نەکردووە مەسەلەن کە بڵێ زەخت بوو نیشانیان دێ، بەزەوەی کە ئێمە لە ئەیبینین نەخۆشی خۆمان لە عیادات بێ یاخود لە نەخۆشخانەکان زیاتر بە ئەڵە پشتەسەرم قورسە، بەرچاوم ڕەشە بێتەوە، سەرسنگم تونگە بێ، یان لەشدا هێزانم هەیە، دڵە کوتێم هەیە، مەسەلەن کۆمەڵە شت باز ئەکەن. لە ڕاستیە دیارە ئەمە حەقیقەتێکی علمی هەیە، بەڵام زۆر باز نەکراوە، یاخود لە
زەختێکی مامناوەندا کە ئێمە پێ ئەڵێن لە تۆزێک بەرز بێ چەند دەرەجەیەکی کەم نیشانەی نابێت بەس حقیقەتەن ئەگەر زۆر بەرز بێ بەڵێ مەسەن لە هەندێک حاڵەتە نیشانی بۆ دروستەکە ئەوانەی کە باسمان کرد لە پێشترە زۆر باشە کاک زۆر بەڵام ئەوەی کە گرنگە بەلای منەوە بەڕاستی بەشێکی زۆری لەم حاڵەتانە کاتێ نەخۆشێک ئازارێکی هەیە شان و ملێشەیەکی هەیە ئیتر خۆی بە هۆکاری تەشەنوجاتێک بێ بە هۆکارێکی دیکە بێ خۆی سەرێشەی لەگەڵا بێ کاتێ سریایاتە ئێش وەڕواچێکی لە شوێنێکی لای خۆیان چێکی بڵەت پێشەریەکە بڵێن زەختی چێکە کاتەوەڵێ 4 بەنوێ بۆ نمونە ئەڵێ 5 بەنوێ نەخۆش وا لێکیاتەوە کە ئەم سەرئێشەیە هی زەختەکەیەتی لە کاتێکا لەوانەیە بە پێچەوانەوە بێ ئەو ئازارە سەرئێشەکەی بۆ دروست کرد بێ نەک بڵێن زەختەکەی بۆ دروست بێ نەک زەختەکە بوو بێتە هۆی ئەم بالضبط وایە ینی جار هەیە ئەمە زیاتر زۆر بە هەڵە لێکدانی بۆ ناکرێت وڵی یەزانیشی باشترین حل ئەوەیە کە ئەم کەسە کە نەخۆشیێکی هەیە بە نمونە سەرمای بۆ تەشەنوجاتی کردووە سەرێشەیەکی هەیە یان بەهۆی خوورپەیەکەوە مەسەلەن زەختی بەرز بووەتەوە باشترە عیلاجی نەخۆشی ئەساسەکەی بکا کە ئەو ئازار و تەشەنوج و مەسەلەن ئەو خوورپەیە بۆ زەختەکەی دەسە و ڕاستەخۆ عیلاج بەکارنێنە ئەنی متابعی بکە ینی دوای چەند ڕۆژێکتر زەخت بگرێتەوە یاخود مراجعێکی طبیب دکتۆرێکی پسپۆر بکە بە نمونە زۆر وا باشترە عیلاجی نەخۆشی ئەساسیەکەی بکە ئەنجا بێتە سەر زەختەکەی بەتابێت ئەگەر زۆر بەرز نەبێت ینی وەگوتم لە هینێکی مەرحەلەیەکی مەقبولا بێت زۆر باشە کاک دکتۆر باست لە متابعی زەخت کردوتە نەخۆشەکە پێویستە متابعی بکە لەمەوە ئەمێ بپرسم کە ئەمە بەڕاستی خاڵێکی زۆر بنەڕەتیە لە چاودێریکردن و چارەسەری نەخۆشەکانی بەرزەپەستانی خوێن چ کاتێک ئەتوانین بە نەخۆشیە بڵێن ئەم نەخۆشە تووشی بەرزەپەستانی خوێن بووە و پێویستی بە چارەسەری پزیشکی چکە ئێمە ڕۆژانە ئەیبینین بەتایبەتی ئەوانەیمان کە تەمەنیان هەیە لە سەوی 40 ساڵەوەن لەوانەیە جارێ دوو جار زەختە گرن زەختەکەیان بەرزە یا قبول کراو نییە بە پێیزانست یاخود هەندێک لە نەخۆشەکان ئەڵێ ئێمە زەختمان یاریەکە هەندێک جار نۆرماڵە هەندێک جار بەرزە ئێوە وەکو پزیشکانی پسپۆڕی هەناوی چۆن بڕیار ئەدەن کە ئەم نەخۆشە توشبووی زەختەوە پێویستی بە دەرمان سەرەتا با بڵێن زەختی کەسێکی پێگەشت و کە لە 18 ساڵ بۆ 40 ساڵیە با بڵێن ئەبێ لە 12 بە 8 کەمتر بێ ئەمە ئەو کەسە ئەواتە زەختی نییە بەپێی ڕێنمایە عالەمیەکانیش پێویست دەکات بە 2 ساڵ جارێ زەخت بکرێ یاخود لانی کەم ساڵانە جارێک زەختەگرێ پێویست ناکە هەموو نۆرمال ئەگەر بەڵێ لە 12 بە 8 کەمتر بوو تەمەنیشی لە نێوان 90 بۆ 18 ساڵ تا 40 ساڵان بوو بەڵام ئەگەر زەختەکەی تۆزێک بەرز بوو لە 12 بۆ 13 وەک لە ناو خەڵکە ئاوە سەوسیەکە بەکارێنین لە خوارەوەش لە 8 بۆ 9 بوو ئەمە پێڵێن مەرحەلەی پێش زەخت تۆبیەکەی پری هایپەتێنشن ینی ئەو مەرحەلەی پێش ئەوەی کە نەخۆشەکە تووشی زەخت بێ لێرە بەڕاستی پێویست دەکا سەردانی پزیشی بکە بۆ ڕێنمایی تا لایف ستایل مۆدیفیکیشن گۆڕینی شێوازی ژیانی بۆ ئەوەی خوتوڕەی توش بوون بە زەختی کەم بێتەوە بەڵام ئەگەر کەسێک تەبیعی لەو تەمەنە لە 18 بۆ 40 ساڵ و زەختەکەی لە 13 بۆ 14 دەسەرەوەی ژێرەکەشی کە دڵخابوونەوەی دڵی پێ ئەڵێن لە 9 بۆ دەبوو لە 8 بۆ 9 بۆ با بڵێن ئەو کاتە پێویستی بە عیلاجە ئەمە بەڕاستی ئەبێ لە ماوەی 2 هەفتە ئەم کەسە زەختی بەرز ببێ ین لە چەند جەلسەیەکی کردبێ لە ماوەی 2 هەفتە ڕاقەبەی کردبێ زەختی لەو ماوەیەدا لەو هینە ژمارە زیاتر بێت جا ئەمە بە چەند جۆرێک ئەکرێ بەڕاستی ئەوەی کە نەخۆشەکە خۆی لە ماڵەوە جیازی زەختی هەبیان لا کارمەندێکی طبی زەختەکە بگرێ و بینوسێ لە سەوەرەکەی تا ئەچێتەوە بەلای دکتۆرەکەی یاخود چەند سەردانێکی دکتۆر ئەکا لە ئۆفیسەکەی لە عیادەکە زەختی بۆ گرێ لەو 4 بەنۆیە زیاتر بوو ئەمە پێوترێ زەخت هۆکارێکی تازەتر هەیە با بڵێن ڕێگەیەکی تازەتر بۆ تەشخیصکردن و دیاریکردنی زەخت ئەویش بریتە لە 24 سەعاتی کە جیازێکە لە قۆڵ ئەبەستری و 24 سەعات لە ماڵەوە مراقبەی زەختی نەخۆشەکەکە تقریبا تەوقی دەکرێت هەموو چارەکە 20 دقیقە زەختی بۆ نەخۆشەکە بگرێت ئەمە لەم حاڵەتە ئەگەر زەختی بەرز بوو بە تەکیدی ئەمە تەشخیصکردنەکەی لە ساسێ و کەسەکە تووشی زەخت بووە زۆر باشە کاک دکتۆر بەشێک لەو نەخۆشانی کە سەردانی نەخۆشخانە یاخود کلینیکەکانەکەن دواوی کە پێڵی زەخت بەرزە پێویستی بە متابعە هەیە یا دواوی کە تەشخیص ئەکرێ کە پێویستی بە دەرمانەڵێ من تا ئێستا زەختم نەبووە و باز لەوەیە کە ئاڵێ من نیشانەم نییە و هیچ عیبێکم نییە ئەگەر زەختم هەیە بۆ عیبم نییە ئەمە چۆن ئێوە مامەڵی لەگەڵاکەن بەڵێ لە حقیقەتەدا پێشتر باسمان کرد کە زەخت نیشانەیەکی تایبەتی نییە بەڕاستی بۆیە نەخۆشەکە باشترە بە شێوەی چێک ینی بە شێوەی کە پێڵەن فاسی عام جاروبار مراجعە بکات و زەخت بگرێ بەتایبەت لەو کەیسانەی کە تەمەنیان لە 45 ساڵەوەیە لە ئافرەت لە پیاوە لە 40 ساڵ یاخود نسبەتی قەڵەون
زیادەکێشن یاخود قەڵەونیان بە عیلەی بە خێزانی زەختیان لەگەڵایە یاخود هەندێک نەخۆشی تریان هەیە لەوانە چوری خوێنیان بەرزە یاخود لە ڕووی دەرونیەوە مەسەلەن قەلەق و خوڕپە و مەشاکلێکی ئیجتیماعیان هەیە یان لەوانەی جگەرەکێش و نێرگەلەکێشن بۆی ئەمانە باشتر پێش ئەوەی نیشانیان تیا دەرکەوێت بچن زەخت بگرن جا ئەتر ئەگەر لای کارمەندی تۆبیش بەیان لای پسپۆڕێکی هەناوی بێت ئەگەر دەرکەوت زەختەکەیان لەو ڕێژەی بۆ تەمەنەکەیان بەرزترە ئەو کاتە بە ناچاری یاخود متابعیان بۆ داندەیان لە ڕێی پزیشکەکەەوە عیلاجیان بۆ دانرێت زۆر باشە کاکتۆر یەک خاڵی دیکە هەیە زۆر گرنگە کێ ئەبێ دەرمانی زەخت بۆ نەخۆش بنووسێ ئایا نەخۆش توانێت خۆی دوایەوەی کە لە ماڵەوە متابعی خۆی کرد و بۆی دەرکەوت زەختی بەرزە علاجی حەبی خزمەکەیان دراوسەکەیان کە زۆر باش بووە زەختی زۆر دابەزاندووە یاخود خۆی لە سەیدەلیەک لە دەرمانخانەیەک بیکرێت و بەکاریبێنی یا پێویستی بە دەرماننووسینێکی زانستی هەیە بەتاکیت پێویستەکە سەردانی پسپۆری هەناوی یاخود نەخۆشەکانی دڵ بکە ئەو باشترین ڕێگەیە هەم لەوەی کە نەخۆشی زەخت نەخۆشیێکی مەترسیدارە بەڕاستی ئەک بێت خوانەکەدا لە چەند سەعاتێکە زەختی لە زیاد لە پێویست بەرز بێتەوە لەوانەیە کەسەکە زەڕبەیەکی بەربکەوە خۆی لە نایەتەوە دووەم نیشانەوەی کە ئەو نەخۆشە متابعی ئەوێت بەڕاستی وەک باسمیان کردیانی ئەوە نیە هەپێک بخوات و واز بێنێت بە شێوەیەکی دەوری متابعەیەوێ و هەندێک فەحسی پێویستی ئەوێ کە بزانین هۆکارێکی دیاریکراوە بە بەرزبوونەوەی زەختەکەی یاننا و هەروها بەپێی نەخۆشیەکانی دیکە ئەو نەخۆشەوە بەپێی دەرمانەکانی دیکە لەوانەیە بەتاکید عیلاجەکانیش ئەگۆڕێ یەکێک گورچیلەی نەخۆش بێت دڵی زەعیفێ مەسەلەن یاخود غودەیەکی هەبێ و دڵەکوتەی هەبێت بە گوێرەی ئەوە عیلاجەکەی بۆ داهەندێ تەنانە بەپێی ڕەگەز و بەپێی ئەوانەی کە لە کوری خۆمانە ڕەش پێسەکان و سپی پێسیش ئاگاداری کە تەمەنیش بڵێ عیلاجەکە ئەگۆڕێ جۆری عیلاجەکە ئەگۆڕێ مەرج نیە هەمان عیلاج بۆ دوو نەفەر هەمان عیلاج بەکاربێن و ئیسفادەی لێ بکەن زۆر باشە کاک دکتۆر ئەگەر بە کورتی پێمان بڵێ ئەگەر ئەم زەختی باسمان کرد چارەسەر نەکرێ یا با بڵێن کۆنتترۆل نەکرێ چ گرفتێ دروستەکە ئەو گرفتانی کە لە ئەنجامی زەختەوە بۆ نەخۆش دروستە بێت چیە نەخۆشی زەخت کە وەک پێڵێن سایلەن کیلەر ینی بکوژێکی بێدەنگە بۆ لەبەرەوەی ئاگەر نەخۆشەکە ئاگادار ناکات و نیشانەی نییە بۆیە باشترە کە متابعەیەکی مەزبوطی هەبێ ئەگەر نا لەوانەی کە لێکەوتەکانی زەختە با بڵین لەوانەی خوانەکە لە چەند سەعاتێکە مەسەلەن زەختەکەی لە 12 بە 8 بە 12 بێ لەوانە لێ بکا بە خوێنتەقینی دەمارەکانی مێشکی جەڵدەی مێشک مەسەلەن یاخود بێتە هۆی عەجزبوونی سزبوونی دڵی یاخود بیا لە گورچیلەکانی و سزبوونی گورچیلەکانی لێ بکەوێتەوە هەندێک حاڵەتە تەقینی دەمارەکانی چاو لە دەستدانی بینایی لێ ئەکەوێتەوە بۆیە بەڕاستی خوتورەیەکی مەترسیەکی جدی لەسەر نەخۆشەکە دروست ئەکات ما جیاواز لە نەخۆشەکانی تر بە نمونە شەکرە و چەوریەکان کە ئەمانە لەوانەیە کاتێکی زۆری بوێتە نەخۆشەکە تووشی گرفتێکی زۆر ئەکەن بە نمونە مەسەلەن لەوانێت چەند مانگێکی بوێ بەڵام مەسەلەی زەخت لە ڕاستیە لە دقە و ساتەیە هەرخوانەکە دە زەختەکەی بگاتە ئەو مەرحەلەیە کە پێویستە لەوانە دەمارێکی لە شوێنێکا لە مێشکیان لە دڵیا بتەقێ و کەسەکە یان وەفات بکە یاخودەوە تا کە زەربەیەکی بکەوێتە سەر جێگا ئەمە بە شێوەیەکی کتوپڕ ئەگەر بەرز بێتەوە ئەگەر بۆ ماوەیەکی زۆر ئەم نەخۆشە زەختی هەبێ ئەگەرچی زۆریش بەرز نەبێ بەڵام کۆنتترۆل نەکرێت بەتاکیدەوە یەکێکە لە ئەوانەی کە یەکێک ئەمە ئیکۆ بۆ نەخۆشەکە ئەنێرین ئیکۆی دڵ سێرێکی دیواری دڵی ئەستور بووە ئەمە وەک فعلێکی دڵ بۆ ئەو بەرزە زەختەی کە نەخۆشەکە بەردەوام هەستانی خوێنی هەیە دیواری دڵی ئەستور ئەبێ بۆی بەرگی ئەو زەختە بگرێ لەوانەی کەشکە وتمان گوچیلەکانی سز دەکا لەوانەیە چاوی زەعیفکە کۆمەڵێ لە دەمارە هەستیەکانیش عەزیەتەیە بەڕاستی لە مەرحەلەیە زۆر باشە پێم وابێ کاتی ئەوەیە کە باسێک لەوە بکەین لەوانەیە ئێستا بینەران بڵێن ئێمە زانیمان زەخت چییە چۆن تەشخیصەکرێ و چارەسەری چییە بەڵام ئێمە کە ئێستا بینەری ئەم بەرنامەیەین چۆن خۆمان بپارێزین لە توشبوون لەوانەیە بەشێکی توشبوونمان بە زەخت وەکو ئەڵێ لەتوانێت ئەمەیانە بێ خۆمان لێ پارێزین بەڵام بە دڵنیاییەوە درەنگتر توشبوون یاخود توش نەبوون ئەگونجێ کۆمەڵە ڕێکار هەبێ کە جەنابەت بوومان باس بکەی بۆی زۆر باش لە ژیانمان جێبەجێ بکەین بۆی توش نەبین یا درەنگتر توش بین هەر لەم سۆنگەیەوە باسی ئەو هۆکارە مەترسیدارەمان بۆ بکەیت کە پیانەوتی ریس فاکتەر کە چین ئەو شتانەی ئەگەری توشبوونمان زیاترەکەن و بە لایفستایل چۆن خۆمان لێ پارێزین پرسیارێکی زۆر جوانە حقیقەتەن چەند هۆکارێکەیە کە ئینسان ناتوانێت دەستکاری پیاە خۆت تەغییری تیا بکە با بڵێن لەوانە بە سەڵاچوونە لەگەڵ گەورەبوونی تەمەە ئەگەری توشون بە بەرزەپەسانی خوێنجە ئەکە پێشینەی خێزانیە کە ئەویش هەر ناتوانێت جارێکی تر زۆر تەداخلی تیا بکرێ و لەگەڵ هەندێک کێشەی بۆ ماوەیە بۆیە لەم حاڵەتانە کەسەکە تاکید ئەبێ ئەو وەزع قبول بکات و بچێتە سەر زەخت و متابعەیەکی ئاسایی لای پزیشکی خۆی بکە هەندێک هۆکاری تر هەیە کە توانرێ بڵێ
کەم تا زۆر چارەسەریان بکرێت لەوانە قەڵەویە یەکێ لە هۆکارەکان قەڵەویە زیادەکەش یاخود قەڵەوی زیادەکەش ئەوەیە کە ئەو هاوکێشەی BMI لە 25 بۆ 30 قەڵەوی ژەوەیە لە سەر و 30 بێ ئەمە باشترین ئەوەیە کە لە ساعت 10 وەزنی دابەزێنێت یاخود بگەڕێتەوە وەزنی ئاسایی کە بۆ تەمە بۆ باڵا و بۆ ڕەگەزەکەی بەردەسێ بەپێ ئەو هاوکێشەیە ئەم لەم حاڵەتەیە تقریبا نزیکی تا 5 دەرەجە توانێت زەختی خوێنی کۆنتڕۆل کابەمە بە نمونە کەسێک لە 100 کیلۆیە دابەزێ بۆ 70 کیلۆ ئەتوانێت لە سا 2 تا لە سا 5 زەختی هەردوو بەرزسەرەوە خواردۆی کۆنتڕۆل کات لە هۆکارێکی تریش نەخواردنیشتی سوێرە بەڕاستی سۆدیۆم کە ئەوەی خۆی چێژ بەکاری ئەهێنێ لە کەسی ئاساییە کە زەختی نیە لە تەمەنێکی گەنجە ڕۆژانە پێویستی بە 5 گرام خوێ هەیە بەڵام کە کەسێک زەختی هەبێ یاخود خوتوورەی توشبوونی مەترسی توشبوونی زەختی هەبێ بە عایلەی ئەو کاتە ئەبێ 1.25 یعنی 1 ڕوبعێک بخوا کە ئەکێتە 5 میلیگرامەکە 5 گرامە کەوچکە چایەکە ئەو بێ ڕوبع کۆچە چایە بخوا زۆر جارێمە بە نەخۆش ئەڵێن ئەو خوێی کە لە نان و لە برنجەکە هەیە کافیە بۆ ژیانی ڕۆژانی ئەو کەسە واتە هیچ سەرچاوێکی تر نابێت لە خوێتیا بێ بە نمونە نابێت زەڵاتە خوێتێکە دۆ ماسا و کە لەم هاوینەیە بەڕاستی نابێت خوێتێ بکە نابێت چەرەساتێ بخوا کە خوێ پێوە بێ یاخود ئەوەی کە باڵێن خۆش نەکراوی پێ ئەڵێن ئەبێ ئەوە بخوا مەسەلەن زەیتونێک کە بە خوێ خۆشکرا بێ نابێ بەکاری بێنێ بەڕاستی کۆمەڵی ڕێنمایی تر کە ئەوانەی کە شتانی خوێتیایە نابێ بەکاری بێنێ ماعەدە ئەوەی کە ئەو خوێی لە برنج و نانەکەیە کافیە بۆ ژیانی ئەو زیادکردنی ئەو سەرچاوانەی کە پۆتاسیۆم و کالیسیۆمیتایە کامانە زۆربەی خۆی بینێتەوە لە سەوزەکانە کە سەرچاوەیەکی باشی پۆتاسیۆمن بە نمونەی کەوەر و کەرەوز و تا ئەگراتە شووتی و پرتەقاڵ و ئەمانەی مۆز و ئەمانە پۆتاسیۆمیتە کالیسیۆمیش بەتەکی لە سەرچاوە بەرهەمە شیرەمەنیەکانە هەیە کە شیر و ماس و پەنیرە بەڵام بەتەکی دەمە نابێت بێت چەوری تیا بێ ئەنێ بێت چەوری بیان بێت سەر توێژ بخورێ هۆکارێکی تر وازێنە لە جگەرەکێشە ئەو کەسانی جگەرەکێشن نێرگەلەکێشن بە هەر هۆکارە بێ کە نیکۆتین و دووکەڵ وەرئەگرن ئەبێ وازی لێ بهێنن بەڕاستی هۆکارێکی تر لەوانە کە مەشروباتە بەتەکی دەویستە بێبێکی هۆکارێکی بەرزەپەستانی خوێنە ئەوش ئەبێ ئەگەر بکرێیان وازی لێ بێنیان بە ڕێژێکی زۆر تەواو کەم بکرێتەوە کە لە ڕووی زانستیەوە ڕێگە پێدراوە وەرزشکردن هۆکارێکی تر بە کۆنتڕۆڵکردنی زەخت وەرزشکردنە بەپێی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO هەموو کەسێکی پێگەشتو کە ئەڵێن پێگەشتو مەمەسمان لە سەر و 18 ساڵەوەیە ئەبێ هەفتانە 150 خولەک وەرزشێکی مامناوەندی هەبێت یعنی چۆن وەرزشێکی مامناون ڕاکردنە ینی کە تۆزە جوهدی تابێ پاسکل سواریە مەلەوانیە ئەمە سێ وەرزشی سەرەکین کە لەو ستاندەرە باس کراوە 150 خولەکەکە ئەوان بە جۆرێک دابش کراوە کە 5 ڕۆژ نیو ساعت ینی بۆی ئیشەکە زۆر قورس دەبێت لەسەر نەخۆش هەموو ڕۆژە لەوانەیە لای ئەوان شەمە و یەکشەمان عوتڵەبێ نەتوانن بکەن بیکەنە وەرزشە بەڵام تاکید بەیانیان پێش دەوام چارەکە نیو ساعت ڕاکردن مەلەوانی پاسکل سواری ئەمە کافیە بۆ ئەم کەسانی کە تەندروستن بەڵام بە تاکید کەسێک شەکرەی هەبێت چەوری هەبێت قەڵەو بێ لەوانەیە ئەو ستاندەرە زیاتر بگڕایانی پێویستی بە وەرزشکردنێکی زیاتر بێت ئەمە سەبارە بە خۆپارێزەکان تقریبا ئەمە شتە سەرەکیەکان و کە باسمان کرد کاک دکتۆر بەشێکی زۆر لە هاوڵاتیان و بە دڵنیایەوە ئێمە وڵاتی ئێمە تا ڕادێک هێشتا کۆمەڵێک مەسائلی کللتوری و میلی تێدا ماوە و بەشێکی زۆر لە هاوڵاتیان پشت بە کۆمەڵە دەرمانی گیایی یاخود خواردنێک کە خۆیان بیستویانەوە باس کراوە بۆ بەرزەپەستانی خوێن باشەوە زەخت دابەزێنێت پشت بەما بەسن ئەمە تا چەند لە ڕووی زانستیەوە دروستە بە تایبەتیەوەی کە زۆر باسەکرێت ترشی ئاوی لیمۆ و کۆمەڵێک ژوویای دیکە لە هەمان کادا هەندێک جار نەخۆشمان هەیە واز لە دەرمانەکەی هێنێ لێ من هەرکا زەختم گرت زەختم بەرز بوو لیمۆیەکە خۆم یاخود ترشیەکە خۆم ئایا ئەمانە جێگەی دەرمانی زەختەگرنەوە بەتەکی جێگرەوە نین بەڕاستی پێت بڵێ دووەمیش ڕاستیەک هەیە کە ئێمە نازانی بە چی میکانیزمێ ئەم گژوگیا ئیشەکەن لەسەر کۆنتڕۆلکردنی زەخت ینی وەک حەپێکی دەرمانێکی طوبی نییە کە باسی لەسەر کراوە میکانیزمەکەی دیارە و مزعفاتەکانی دیارە لەبەرەوە زیاتر مجازەفەیە بەڕاستی کە ئەمانە بەکاربێنی بەتابێت کە کەسێک زەختێکی بەرزی هەبێت نەک زەختێکە با بڵێ مەجای تیا هەیە کۆنتڕۆل بێ بە دەمپارێزی وەک لە پارێزەکانیشە باسمان کرد بەڵێ سەوز و میوەکان ئەمە سەرچاوی پۆتاسیۆمن لەوانەیە بە ڕێژەیەکی کەم زەختەکە کۆنتڕۆڵکەن بەتایبەت لەو مەرحەلەیە کە پێڵێن مەرحەلەی پێش زەخت نەک کەسە تووشی زەخت بوو بێ بەڕاستی بڵێ لەو مەرحەلە بە پارێزی و بە زیادکردنی سەوز و میوە خواردن بەتاکید نسبەتە کۆنتڕۆڵ ئەبێ بەڵام بەتاکید ئەمە دوجار هەر بەدیل نییە کەسە تووشی زەخت ببوو لە ڕێنان دکتۆرەکەەوە دەرمانی زەختی بۆ نووسا پێویستە پابەندی ئەو زەختە بێ چونکە ئەگەر خوا نەکردا و بیوەسێنە و زەربەیەکی لێ باوە پێشتر باسمان کرد لەوانەیە کەسەکەەوە خۆی لێ نایەتەوە وەیە باشترە لەژێر چاودێری پزیشکا و بە شێوەی دەرمان بە تەندروست بەکاربهێنرێت. زۆر باشە بەڕێز دکتۆر هەرێم کەریم پزیشکی پسپۆڕی نەخۆشی هەناویەکان
زۆر سپاس بۆ ئامادەبوونیت.